عەفرین و ڕۆژاوای کوردستان لە چیرۆکی شەڕەکانی داعشەوە بۆ دەستدرێژیەکانی گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا بەپێی راپۆرتێکی سکای نیوز کە پشتی بە چەند سەرچاوەیەکی ناوخۆیی عەفرین بەستووە. چەکدارە سووریەکانی نزیک لە تورکیا لەو کاتەوەی عەفرین و بەشێک لە ڕۆژئاوای کوردستانیان لە بەهاری 2018 داگیر کرد. دام و دەستگاکانی خۆبەڕێوەبەری و خوێندنگاکانیان کردووەتە زیندانی نهێنی و چەندین تاوانیان تێدا ئەنجام داوە. چەند شایەت حاڵێک ئاماژەیان بەوە داوە کە ڕۆژانە دەیان ژن و کچی کورد لە عەفرین لەلایەن میلیشیا سووریەکانەوە بە ئاگاداری تورکیا دەستدرێژیان کراوەتە سەر و هەندێکیشان وەک کەنیزەک بەکارهێنراون. ئەو ژنانەشی نەتوانراوە لە ڕێگەی هەڕەشەوە دەستدرێژیان بکرێتە سەر، بەشێکیان کوژراون و بەشێکی دیکەشیان لە ڕێگەی کە سوکاریانەوە فشاریان خراوەتە سەر تا چەکدارەکان بە ئارزوی خۆیان مامەڵەیان لەگەڵدا بکەن. یەکێک لەو گروپە چەکدارانەی ژنان و کچانی کوردیان وەک کەنیزە بەکارهێناوە و دەستدرێژیان کردووەتە سەریان جەیش نوخبەیە کە لەلایەن تورکیاوە پشتیوانی ڕاستەوخۆ دەکرێن. کچێکی کوردی خوار 18 ساڵیان بە ناوی سەلوا ئەحمەد لە گوندی دارکریە لە دەوروبەری عەفرین بە زۆر لە ماڵەکەی بردووەتەوە دەرەوە و لە گوندی عەمارە مەعبەتلی لە ماڵێکدا زیندانیان کردووە و دەستدرێژی سێکسیان کردووەتە سەر. بە وتەی سەرچاوەکان ئەو چەکدارانە بەشێک لە ژن و کچە کوردەکانیان بردووەتە تورکیا و لەوێ وەک کەنیزەک فرۆشتویانن، وەک چۆن پێشتر داعش ئێزدیەکانی لە عێراقەوە بردە سووریا و پاشانیش بۆ تورکیا و چەند وڵاتێکی دیکە. بەنگین دەروێش کە ناوی خوازراوی چالەکوانێکی عەفرینە چیرۆکی کچێکی دیکەی گێڕاوەتەوە کە ناوی هەنایە لە ناحیەی شیراوە لە دەوروبەری عەفرین. لە کاتی داگیرکردنی ناحیەکان لەسەر دەستی میلیشیاکانی حەمزات دوای کوشتنی هاوسەرەکەی ناچار کراوە لە ناحیەی بولبول خزمەتی چەکدارەکان بکات و بەردەوامیش دەستدرێژی کراوەتە سەر. پێشتریش راپۆرتێکی نەتەوەی گرتوەکان باسی لە چەندین پێشێلکاری کردووە لەلایەن گروپەکانی نزیک لە تورکیا لە ڕۆژاوای کوردستان. بە پێی ئەو راپۆرتی سکای نیوز تا ئێستا نزیکەی 1000 کچ و ژنی کورد لە عەفرین و ئەو ناوچانەی ڕۆژاوای کوردستان کە دەستیان بەسەردا گیراوە دەستدرێژیان کراوەتە سەر یاخود ڕفێنراون و کراون بە کەنیزەک. تا کاتی ئامادەکردنی راپۆرتەکەش 400 کچی کورد لە ڕۆژاوای کوردستان هیچ شتێک لەبارەی چارەنووسیانەوە نازانرێت.